سەیری ڕوخساری خۆت کە لە شاشین بایلەکەتدا. پێت وایە تۆ جیاوازیت لەو ملیۆنان مرۆڤەی کە 1000 ساڵ پێش ئێستا لەم شوێنەی تۆدا وەستا بوون. من زانستم ئەمڕۆ دەتکەم بە شایەت حاڵی ئەو 21 ساتەی کە تێیدا مۆڵەتی ژیان بۆ ملیۆنان مرۆڤ کۆتایی هات. 21 سەدە، 21 کارەسات کە تێیدا مرۆڤایەتی لە لووتکەی پێکەنینەوە کەوتە ناو قوڵایی تاریکی. ئامادە بە، چونکە ئەمە فیلم نییە، بەڵکو ئەمە ڕاستیەکە کە نیشانمان دەدات ژیان چەندە کورتە و مەرگ چەند لێمانەوە نزیکە. سەدەی 1 ساڵی 79 زاینی. شارێک لەو پەڕی جوانی پۆمپی. خەڵک لە باخچەکانیاندا دانیشت بوون و چێژیان لە هەوای فێنکی کەناردەریا وەردەگرت. ژیان وەک مۆسیقایەکی نەرم بوو. منداڵێک خەریکی کێشانی وێنەیەک بوو لەسەر خاکەکە کە سەیری ئەو کێوەی پشتی نەدەکرد کە هەزاران ساڵ مخەوتە بوو. لە ناکاو زەوی نەعرەتەی کێشا. ئاسمان ڕەش بوو بە بەردی گەرم. ئەو منداڵە و دایک و هەموو شارەکە لە چرکەیەکدا بوون بە پەیکەر. ئەوان نەمردن، ئەوان بۆ هەزاران ساڵ لەو ساتەدا بەستویانە. سەدەی 2 ساڵی 165 زاینی. سەردەمێکی ئارام بوو. بازرگانەکان بە دیاریەوە دەگەڕانەوە ناو خێزانەکانیان، بەڵام لەگەڵ خۆیاندا تاعاونی ئەنتۆنینیان هێنا. ئەو دەستی بۆ باوەشکردن بە منداڵەکاندا درێژ دەکران بوونە مەرگ. 5 ملیۆن مرۆڤ کە خەونی گەورەیان هەبوو لە ناو بێدەنگێکی سامناکدا کۆتاییان هات. سەدەی 3 ساڵی 250 زاینی. ژیانی شارستانی لەو پەڕی گەشەدا بوو، بەڵام تاعاونی قیپریان هەموو شتێکی وەستان. درست گەشتە ناو جێگەی خەوتنی هەر خێزانێک. مەرگ هێندە خێرا بوو کە زیندوەکان هێندە کەمبوون نەیان دەتوانی گۆڕ بۆ مردووەکان هەڵکەنن. جیهان تەنها دەنگی گریانی تێدا مابوو. سەدەی 4 ساڵی 363 زاینی. لە فەڵەستین و ئوردون خەڵک خەریکی نۆژەنکردنەوەی شارەکەیان بوون. بەیانێکی زۆر ئارام بوو تا ئەو کاتەی زەوی لەرزیەوە. تەنها لە چەند چرکەیەکدا ئەو خانوانەی بە خۆشەویستی دروستکرا بوون بە گۆڕی زیندوو بۆ هەزاران مرۆڤ کە هاوارەکانیان لەژێر خاکدا خنکا. سەدەی 5 ساڵی 410 زاینی. ڕۆما وەک قەڵایەکی نەبەزی وا بوو. خەڵکەکەی هەستیان بە پارێزراوی دەکرد، بەڵام کاتێک شارەکە کەوت و سووتا ئەو پارێزراوی بوو بە خۆڵەمێش. هاواری خەڵک و دووکەڵی شارەکە نیشانەی ئەوە بوو کە مەرگی شوێنێکی پیرۆزی نەهێشتوتەوە. سەدەی 6 ساڵی 536 زاینی. خراپترین ساڵی مێژوو. بەیانیەک خەڵک لە خەو هەستان. ئاسمان ڕەش بوو. بۆ 18 مانگ ڕۆژ دەرنەکەوت. تەمێکی ژەهراوی جیهانی داپۆشی. هاوین بوو بە زستان. گەرم شین نەبوو. دایکان لە ناو بێدەنگیدا فرمێسکیان بۆ ئەو منداڵانە دەڕەشت کە تەنها پاچەنانێکیان دەویست. سەدەی 7 ساڵی 636 زاینی. سەردەمی جەنگە گەورەکان بوو. لە جەنگی یەرمووکدا ئەو گەنجانی خەونیان هەبوو بگەڕێنەوە هاوسەرگیری بکەن بوونە قوربانی جەنگێکی خوێناوی کە نەخشەی جیهانی گۆڕی. بیابان تێر بوو لە خەونی ئەوانی کە تەنها دەیانویست بژین. سەدەی 8 ساڵی 735 زاینی. لە ژاپۆن خەڵک خەریکی کشتوکاڵ و ژیانی سادە بوون، بەڵام ئاوڵە وەک لافاو هات. گوندەکان پڕ بوون لە دەنجی منداڵ. بێدەنگێکی کوشندە داگرتن. لە هەر 3 کەس یەکێکیان چیتر بەیانێکی تری نەبینی. سەدەی 9 ساڵی 847 زاینی. بوومە لەرزەکەی دامەغان. 200,000 مرۆڤ خەریکی خەونبینین بوون. کاتێک زەوی لەتی کردن و هەموو خەونەکانی لە یەک چرکەدا لەناو برد. بەیانی کە خۆر هەڵات تەنها وێرانی و بێدەنگی مابووەوە. سەدەی 10 ساڵی 930 زاینی. خەڵک بۆ پەرستن ڕویان لە مەکە دەکرد، بەڵام هێرشی قەرامیتەکان ئەو شوێنە پیرۆزەی کردە گۆماوی خوێن. مرۆڤەکان لە کاتی نزاکانیاندا بێتاوانە گیانیان دەسپارد و مێژوو بۆ ئەو ڕۆژە شەرمەزار بوو. سەدەی 11 ساڵی 1033 زاینی. زەریا تووڕە بوو. سۆنامێکی بێبەزەیی شارە کەنارەکانی فەلەستینی سڕیەوە. خەڵک خەریکی نان خواردنی بەیانی بوون کاتێک شەپۆلەکان ژیانی هەمویانی ڕاپێچ کرد وەک ئەوەی هەرگیز بوونیان نەبوو بێت. سەدەی 12 ساڵی 1138 زاینی. حەلەب شاری جوانی و ژیان لە یەک ساتدا بوو بە وێرانە. 230,000 چیرۆکی ناتەواو لەژێر داروبەردا مۆری کۆتاییان لێدرا. زەوی هێندە بە بەهێزی لەرزی، کەس فریای نزانەکەوت.
سەدەی 13 ساڵی 1250 زاینی بەغدا. ناوەندی زانست و جوانی بوو. کتێبخانەکان پڕ بوون لە زانایان، بەڵام مۆغۆلەکان گەشتن و قیامەت هەستا. مەرەکەبی کتێبەکان و خوێنی زانایان بۆ چەندین ساڵ تێکەڵ بوون. دیجلە بۆ ئەو شکۆیە دەگریا کە لە یەک شەودا بوو بە دووکەڵ. سەدەی 14 ساڵی 1347 زاینی مەرگی ڕەش. بەتایە کە تەنها نیشانەیەکی بچووک بوو لەسەر جەستە، بەڵام هەموو هیوایەکی دەبڕی. نیوەی مرۆڤایەتی کۆتایی هات. باوک نەی دەوێرا دەستی کوڕەکەی بگرێت لە ترسی مەرگ. جیهان گۆڕا بۆ گۆڕستانێکی گەورە. سەدەی 15 ساڵی 1453 زاینی قوستەنتینیە ڕووخا. هاواری ئەو دایکانی کە منداڵەکانیان لە باوەش گرتە بوو لە ناو دیوارەکاندا قەتیز مابوون. ئاسمانی هەژاند. کۆتایی سەردەمێکی کۆن بوو بە تامی خوێن و فرمێسک. سەدەی 16 ساڵی 1520 زاینی ئەو ساڵەی ئاوڵێکی شوێرێکی سڕیەوە لە سەدانەوەی گەلێکی بێتاوان لە ئەمریکا بەهۆی نەخۆشیەکەوە لە ناو چوون کە کەس نەیدەزانی چییە. شارستانێتەکان وەک مۆم لە بەردەم ئەم پەتایەدا توانەوە. سەدەی 17 ساڵی 1666 زاینی لەندەن دەسووتێت. لە کاتێکدا ئاگر هەموو شتێکی دەخوارد، تاعاونیش لەو لاوە خەڵکی دەدووریەوە. خەڵک ویان زانی دنیا بەرەو کۆتایی دەچێت، چونکە هیوا لە هیچ لایەکەوە دیار نەبوو. سەدەی 18 ساڵی 1780 زاینی گڕکانی لاکی. ئایسلەندا سوتا و ژارەکەی ئاسمانی ئەوروپای تاری کرد. برسێتی بوو بە شۆڕش و شۆڕش بوو بە خوێن. دایکان نانیان نەبوو بیدەن بە منداڵە برسیەکانیان و ژیان بوو بە جەنگ. سەدەی 19 ساڵی 1816 زاینی ساڵی بێهاوین. بەفر لە تەمووزدا دەباری. خەڵک لە برسێتیدا ڕێگی درەختیان دەخوارد و هیوا لە دڵیاندا مردە بوو. جیهان سارد بوو وەک دڵی ئەو مرۆڤانەی کە تەنها مەرگیان دەبینی. سەدەی 20 ساڵی 1945 زاینی لووتکەی دڕندەیی مرۆڤ لە هێرۆشیما کچێک یاری دەکرد. تا ئەو چرکەی تیشکێکی بەهێزتر لە خۆر هەموو شتێکی کردە دووکەڵ. مرۆڤەکان نەمان، تەنها سێبەرەکانیان لەسەر دیوارەکان جێما وەک شایەت حاڵی ئەو تاوانە. سەدەی 21 ساڵی 2020 زاینی جیهانێکی پڕ جەنجاڵی لە ناکاو وەستا. مەرگ هاتە ناو هەموو ماڵێک. ئێمە تەنها لە ڕێگەی پەنجەرەکانەوە سەیری یەکتریمان دەکرد. دووبارە مێژوو نیشانی داینەوە کە ژیان چەند ناسک و پیرۆزە. ئەمە گەشتێک بوو بەناو ئەو ئێش و ئازارانەی کە مێژوو هەوڵ دەدات لە بیریان بکات. ئەگەر تا ئێرە لەگەڵم بوویت بزانە کەمانەوەی من و تۆ لێرە تەنها یەک واتای هەیە. قەدەری ئێمە هێشتا کۆتایی نەهاتووە. مێژوو تەنها چیرۆک نییە، بەڵکو وانەیەکی توندە بۆ ئەوەی بزانیت کە ئەو ساتەی تێیدایت چەندە گرنگ و پیرۆزە. ئەگەر دەتەوێت پێکەوە پەردە لەسەر نێهێنیە تاریکەکانی ئەم جیهانە لا بدەین، فۆڵۆم بکە، چونکە چیرۆکە ڕاستەقینەکان هێشتا لە ڕێگەن.